سوورترین چیرۆکی چییە لە شێعرەکانی هاوڕێ تەرزا عەباسی؟ لە نێو دڵی چییە؟ لە نێو بەفر و باروت و سەم پێشمەرگەیەک لەدایک بوو، ئاشنا بە دەنگی زۆرداری، دڵی چەشنی پۆڵاو هاونشینی بێدادی. لە تەمی شەوە زەنگەکان بوو بە چرای ڕێ، لە سیم خارداری سنوورەکان بوو بە ڕێبواری سەدان دێو، هەنگاو هەنگاو ڕێدەپێوێ بۆ هاودەنگی لەگەڵ ئازارێکی بەسوێ. پێشمەرگە منداڵی ڕەنج و ئازار، ڕەگ و ڕیشەی خاکێکی هەژار. پێشمەرگە سوورترین ئاڵای هیوا لە باوەشی ڕەشەبادا، سوورترین چیرۆکی مێژوو لە دامێنی چیاکاندا. پێشمەرگە هەر هەنگاوێک پڕ لە هیوا و هەر هەناسەیەک پڕ لە ئەوین. پێشمەرگە ئێستاش ئاسۆی ڕوونی چاوەڕوانی دایکانە، کانیاوی زوڵاڵی گوندەکانە. پێشمەرگە گڕی تووڕەیی شەڕی 24 ڕۆژەکانە. پێشمەرگە سێبەری وشەی سەری دیواری زیندانەکانە. پێشمەرگە سوێندی دادپەروەری و باوەڕی دڵەکانە. پێشمەرگە ئێستاش کێلی شکاوی تاڵە سوارەکەمانەوە و مانگی سووری جۆزەردانە. بەشداربوانی خۆشەویست، هاوڕێنی پێشمەرگە، ئێوارێتان باش. بەخێر بێن بۆ ڕێوڕەسمی ڕێزگرتن لە 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە و ڕێزگرتن لە 46مین ساڵ ڕۆژی یەکەمین پێشمەرگەی گیانبەختکردووی کۆمەڵە، هاوڕێ سەعید موعینی ناسراو بە کاکخانە. ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە تا لە هێزێک کە هێزی پارێزەری ماف و ئازادیەکانی خەڵکی کوردستان و لە ڕۆژێک کە ئەم هێزە یەکەمین شۆڕشگێر و یەکێک لە کادرە بە نرخەکانی خۆی تێیدا لەدەستاوە و بەیادی ئەو ڕۆژە وەک ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە ناودێرکراوە لە هەموو ئەو ئینسانە شۆڕشگێرانەی کە لە سەنگەری دیفاع لە بزوتنەوەی ئازادی خوازانەی کوردستاندا خەبات و گیانبازیان کردووە. ڕێز بگرین. ئەم ڕۆژە لە ئێوە و لە بنەماڵەی سەربەرزی هاوڕێیانی گیانبەختکردوو لە زیندانیانی کۆمۆنیست و شۆڕشگێر و بنەماڵەکانیان و لە هەموو هۆگرانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە کە لە هەر شوێنێکی ئەم جیهانەیە پیرۆز بێت. عەزیزان، ڕیزوی بڕگە و بابەتەکانمان بەم چەشنە دەبێت کە پێشکەشتان دەکەم. سەرەتای بەرنامەکەمان بە سرودی ئەنتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەست پێ دەکەین. پاشان دەقیقەیەک بێدەنگی بۆ یادی ئازیزی هەموو گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیزم ڕادەگرین. بێدەنگیەکە بە کۆپلە شێعرێک دەشکێنین. دواتر هاوڕێ ئومید دەوڵەتی دێت و سرودێکی شۆڕشگێڕانتان پێشکەش دەکات. پاشان هاوڕێ گوڵناز گوڵ محەممەدی ئەندامی کومیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران دێت و بەم بۆنەوە پەیامی کومیتەی ناوەندی کۆمەڵەتان پێشکەش دەکات. دواتر دووبارە سرودێک لەلایەن هاوڕێ ئومید دەوڵەتی پێشکەشتان دەکرێت. لە کۆتاییدا شێعرێک بەم بۆنەوە دەبیستن. ئێستاش مەراسمەکەمان بە سرودی ئەنتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەست پێ دەکەین. ای کویان آخری شاری ساروما بایر تو بین هواران با انترناسیونال ازگار به انسان آخری شاری ساروما بایر تو بین هواران
بۆ ڕێزگرتن لە یادی ئازیزی هەموو گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیزم هەروە بە پێوە 1 دقە بەبێ دەنگی ڕادەوەستین. پەلکی داری شادی گشتین ئێوە هەرگیز نامرن، نامرێ ئاگر هەواڵان ئێوە کڵپەی ئاگرن. ئێستاش داوا دەکەین لە هاوڕێ ئومید دەوڵەتی بێت بۆ پێشکەشکردنی سرودەکەی. سڵاوی گەرمی دڵی پڕ هۆمێدی مەد پێشکەش بەڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە. سڵاوی گەرمی دڵی پڕ هۆمێدی مەد پێشکەش بەڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە. لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژت چ ناگرێ بەرگە. لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژت چ ناگرێ بەرگە. ئەوێستە تۆی لە شەوی تار مۆمی هەڵگیرسا و لە نێو دڵی شەوە زەنگە وەکو گڕێک ڕاسا و ئەوێستە تۆی لە شەوی تار مۆمی هەڵگیرسا و لە نێو دڵی شەوە زەنگە وەکو گڕێک ڕاسا و سڵاوی گەرمی دڵی پڕ هۆمێدی مەد پێشکەش پەڵەنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە. سڵاوی گەرمی دڵی بڕمێدی مەد پێشکەش پەڵەنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە. لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژت چ ناگرێ بەرگە. لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژت چ ناگرێ بەرگە. کە ڕات شەکەندووە بەدەستی خاراوێت کە ڕات شەکەندووە بەدەستی خاراوێت نەگەی لە کۆسک و گواران بە هەستی پاراوێت بە هەستی پاراوێت. سڵاوی گەرمی دڵی پڕ هۆمێدی مەد پێشکەش بەڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە. سڵاوی گەرمی دڵی پڕ هۆمێدی مەد پێشکەش بەڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە. پێشکەشتان بێ. زۆر سپاس لە هاوڕێ ئومید دەوڵەتی. ئێستاش داوا دەکەین لە هاوڕێ گوڵناس گوڵمەحەممەدی ئەندامی کمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران تا بێت پەیامی کمیتەی ناوەندی کۆمەڵەتان پێشکەش بێت. فەرموو. هەوڵیانم کاتتان باش بەخێر بێن بۆ مەراسمە و منیش بەنەوبەر خۆم درۆزبایی سەرێکی جۆزەران ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵاکەم لە هەموو لایەکتان.
پەیامی کمیتەی ناوەندی کۆمەڵا بە بۆنەی سیوێکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵا. مێژووی خەباتی ماندووی نەناسانەی هێزی پێشمەرگەی کۆمەڵا، مێژووی خەبات و خۆڕاگری و مێژووی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی خەڵکی کوردستانە. 46 ساڵ لەمەوبەر بەردی بناغەی هێزی پێشمەرگەی کۆمەڵا لە بارودۆخێکدا دانرا کە کۆمەلگای ئێران لە بەردەم وەرچەرخان و گۆڕانکاریەکی مێژوویدا بوو. لەلایەکەوە کۆمەڵانی خەڵک بە شۆڕشێکی جەماوەری لە چنگ دەسەڵاتی دیکتاتۆری پاشایەتی ڕزگاریان بوو و دەرفەتێکیان بۆ ڕەخسا تا هەناسەیەک بە ئازادی هەڵبکێشن و لەلایەکی دیکەیشەوە ترسی زاڵبوونی ڕژیمێکی لە ڕادەبەدەر کۆنەپەرست و دوژمنی ئازادی کە خۆی ئامادە دەکرد بۆ بەدەستەوەگرتنی دەسەڵات کۆمەلگای ئێرانی داگرت بوو. ڕەوتی ئیسلامی ئەرکی بێدەنگکردنی دەنگی شۆڕشیێرانی لە ستۆگرت بوو و لە هەموو گۆشەیەکی ئێران پرۆسەی سەرکوتکردنی خەباتی ڕزگاری خوازانەی کۆمەڵانی خەڵکی بەرەو پێش دەبرد، بەڵام لە کوردستان دۆخەکە جیاواز بوو. لاوازی ڕەوتی ئیسلامی و کاریگەری سیاسەت و هێزری چەپ و ڕادیکاڵ و نائینی لە نێو خەڵکدا و هەروەها بوونی حیزبە سیاسیەکان و هیتر بە شێوەیەکی گشتی هاوسەنگێکی جیاوازی هێزیان دروست کرد بوو. کرێکارانی چەوساوە خوازیاری ژیانێکی باشتر بوون، زەحمەتکێشانی گۆند کە لەژێر کۆتوبەندەکانی پاشماوەی سیستمی کۆن و ئاغا و دەرەبەگایەتیەکان ڕزگاریان بوو، ژنانی تینووی مافی یەکسان و ئەو جەماوەرە خەڵکەی کە نەیان دەویست چیتر باری ستەمی نەتەوایەتی لەسەر شانیان قورسایی بکات، سەرجەم ئەو ویست و ئاوات و ئامانجانە لە بزوتنەوەیەکی بەرخۆدانی جەماوەریدا خۆی نیشاندا. بزوتنەوەیە کە خۆی ئامادە دەکرد بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ڕژیمە تازە بەدەسەڵات گەیشتووەی کە هەڕەشە بوو بۆ سەر دەستکەوتەکانی شۆڕشی کۆمەڵانی ئازادی خواز. سەرەتا کۆنەپەرستانی ناوخۆیی و پاشماوەی سیستمی ڕزێوی دەرەوەگایەتی هەوڵیاندا بە پشتبەستن بە حکوومەتی ناوەندی پێگەی لە دەستچووی خۆیان سەر لە نوێ بەدەست بهێننەوە. بۆ مەبەستەش دەستیان کردبوو بە دروستکردنی باندی چەکداری و هەڕەشەیان لە زەحمەتکێشانی گوندەکان دەکرد. کۆمەڵا بە مەبەستی پوشەڵکردنەوەی ئەمڕۆتە بانگەوازی خەڵکی زەحمەتکێشی کوردستانی کرد کە لە نێو یەکێتیەکانی جوتیاراندا کۆ ببنەوە و بە شێوەیەکی ڕێکخرا و چەکدارانە داکۆکی لە مافەکانیان بکەن. هاوکات لەگەڵ نزیکبوونەوەی کاتی هێرشی ڕژیم بۆ سەر کوردستان، ناوەندەکانی مەشق و بارهێنانی نظامی کۆمەڵا لە باکوور و باشووری کوردستان بۆ ئامادەکردن و پەروەردەکردنی کادر بۆ هێزی پێشمەرگەی کۆمەڵا دامەزران. بڕبڕەی پشتی هێزی پێشمەرگەی کۆمەڵا لەلایەن ئەو خەباتکارانەوە پێکات کە لەو ناوەندانە مەشق و ڕاهێنانیان پێکرا بوو. هێزی یەکێتیەکانی جوتیاران بەڕێبەرایەتی کۆمەڵا لە شاری مەریوان، دیواندەرە، کامێران، سەردەش، بۆکان و مەهاباد ئەرکەکانی خۆیان سەرکەوتوانە بە ئەنجام گەیاند. زەویزارەکان بەسەر جوتیارە هەژارەکاندا دابەشکران و گروپە چەکدارەکانی ئاغاکان لەبەرێکەوە هەڵوەشێنرانەوە. جۆش و خڕۆشی ئەو زەحمەتکێشانەی کە بەدەستی خۆیان سەرکەوتنیان بەدەستێنا بوو و بە ئایندەیەکی گەش ئومیدوار بوون و هەروەها ئەو کەش و هەوا سیاسیە دیموکراتیکەی کە هەموو کۆمەلگای کوردستانی داگرت بوو، ئەم ناوچەیەی کردە سەنگەرێکی بەهێز بۆ بەردەوامی شۆڕشی ئێران. بەرفراوانبوونی نەفوزی سیاسی و کۆمەڵایەتی کۆمەڵا و گەشەگرتنی تواناییەکانی لە کۆکردنەوە و ڕێخستنی جەماوەردا کە لە چەندین ڕووداوی مێژووی وەکو کۆچی خەڵکی مەریوان، مانگرتنی گشتی یەکمانگەی خەڵکی شاری سنە با مەبەستی دەرکردنی سپای پاسداران لەو شارە، ڕێپێوانگەلێکی گەورە و پرشکۆ بەرەو شاری مەریوان بۆ پشتیوانی لە خەڵکی ئەم شارە و چەککردنی هێزی کۆنەپەرستی ناسراو بە سپای ڕزگاری کە لەلایەن شێخەکانی ناوچەکەەوە ڕێکخرابوو خۆی نیشاندا. هیچ کام لەمانە کە ئاسۆیەکی جیاوازیان بۆ ئایندەی شۆڕشی ئێران لە بەردەمدا بوو لەلایەن ئەو ڕژیمە ئیسلامیە کۆنەپەرستە کە تازە بەدەسەڵات گەیشت بوو تەحەمۆل نەدەکرا. هەر بەو هۆیەشەوە دوای ماوەیەک فریوکاری و کاتکوشتن هەموو دەرگاکانی دیالۆگ و دانوستانی داخست و دوای خوڵقاندنی چەند کارەسات وەکو کۆمەڵکوژی قارنا و قەڵاتان و شوێنەکانی دیکە بە فەرمانی خومەینی لە 28 خەرمانانی 58دا لەشکەرکشی بەرفراوان و درەندانی بۆ سەر کوردستان دەست پێ کرد.
کۆمەڵا بانگەوازی خەڵکی کوردستانی کرد کە لە هەموو بوارەکاندا بەرەنگاری ئەم لەشکەرکشیە ببنەوە. خەڵکی کوردستان بە گەرم و گۆڕی پێشوازیان لەو بانگەوازەی کۆمەڵە کرد و مێژووی پڕ لە هەوراز و نشی و پڕ لەوانە و ئەزمموی 46 ساڵی ڕابردوویان خۆلقان. لەو کاتەوە تا ئێستا هێزی پێشمەرگەی کۆمەڵە بەردەوام هاندەری خەبات و خۆڕاگری کۆمەڵانی خەڵک بۆ خۆی وەکو پێشەنگ و سەرقافڵەی ئەو خۆڕاگری و فیداکاریە ڕۆڵی بینیوە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە ماوەی بوونی خۆیدا لە مەیدانی خەباتی سیاسی و چەکداری لە دژی چەوساندنەوە و سەرکوتگەریەکانی حکوومەتی ناوەندی و داکۆکیکردن لە مافە سەرەتاییەکانی خەڵکی زەحمەتکێش لە کۆمەلگای کوردستاندا بە چەندین هەوراز و نشی و تێپەڕیوە و کۆمەڵێک نەریتی بە نرخی لەم کۆمەلگایەدا جێخستووە. پێشمەرگەی کۆمەڵە نەک هەر خەباتکارێکی ئازا و خۆنەویست بووە لە مەیدانەکانی شەڕدا، بەڵکو لە هەمان کاتدا ڕێخەر و لایەنگرێکی شێرگیری خەباتی کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێشە لە پێناو گەیشتن بە ژیانێکی باشتردا. بەبێ دوودڵی و ئەڕاڕایی لە بەرامبەر نەریت و کولتورە دواکەوتوەکاندا وەستاوە و بانگەشەکار و پەرەپێدەری کولتوری پێشکەوت و خوازانە و ئینسانی تر بووە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە نەکەر هەماسە قولقێنی مەیدانی نەبەر، بەڵکو لە هەمان کاتدا ئاڵا هەڵگری یەکسانی نێوان ژن و پیا بووە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە هەر کوێک بوو بێت گەلێکی یادگاری بە نرخی لە بوارە کۆمەڵایەتیەکاندا بۆ باشترکردنی باری گوزەرانی خەڵک بەجێهێشتووە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە هەر شوێنێک بوێت تۆی هوشیاری چاندووە و ئاسۆی سۆسیالیزمی بەڕووی کۆمەڵانی خەڵکی چەوساوە زەحمەتکێش کردووەتەوە. بەم هۆکارانە بوو کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە زۆر زوو بوو بە یەکێک لە کۆڵەکە بەهێزەکانی بەرخۆدانێکی بەربڵاوی کۆمەڵایەتی. خۆڕاگریەکی کە لە ئاکامدا خەڵکی کوردستان سەریان بۆ ڕژیمی کۆماری ئیسلامی دانەنەواند و پێشمەرگەی کۆمەڵە بەهۆی مانەوە و پێداگری لەم سەنگەرەی خۆڕاگری و بەرخۆداندا بوو کە لە ناو دڵی کۆمەڵانی خەڵکی کوردستان جێگای خۆی کردەوە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە نەک هەرجەماوەری کرێکار و زەحمەتکێش بێ ئەرک ناکات و لە چاوەڕوانی سەرکەوتن نظامیەکانی خۆیدا ڕایناگرێ، بەڵکو متمانە بەخۆبوون و پشبەستنیان بە هێزی خۆیان پتەوتر دەکات. ئاسۆی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بۆ ڕزگاری خەڵکی زەحمەتکێش شۆڕشە، شۆڕشێک کە هێزی بزوێنەرەکەی لە کرێکاران و زەحمەتکێشان پێک دێت. شۆڕشێکی لەم شێوەیە نەک سەرچاوە گرت و لە ئیرادەی ئێمە، بەڵکو پژەستورە بە واقعیەتە بنەڕەتیە ئابووری و کۆمەڵایەتیەکان. ناکۆکیە چینایەتیەکان، نایەکسانی و هەڵاواردنی کۆمەڵایەتی، نەبوونی ئازادی کەسی و پێشگرتن لە بیرکردنەوەی ئازاد و ژیانی ئازاد و هیتر، هەموو ئەمانە کۆمەلگا بەرەو شۆڕش پاڵپێوە دەنێت. شۆڕش بە واتای گواستنەوەی دەسەڵاتی سیاسی لە کەمینەیەکی بوشکەوە بۆ زۆرینەی بەرهەمێنانی سروەت و سامان و نەعمەتەکانی کۆمەلگا، ئەمەش بە واتای خۆڵخاندنی گۆڕانکاریەکی بنەڕەتی ئابووری کۆمەڵایەتی لە ژیانی خەڵکدا بەدیدێ. هێزی پێشمەرگەی کۆمەڵە بەش بە حاڵی خۆی هەوڵ دەدات هاوسەنگی هێز بە قازانجی بەرەی کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بگۆڕێت و هەلوو مەرجی شۆڕش و ڕاپەڕینی جەماوەری نزیکتر بکاتەوە. لە ئەنجامی چالاکیەکانی ئەم هێزە سەرکەوتنی کۆتایی لە خەبات بۆ بەدیهاتنی ئامانجەکانی خەڵکی کوردستان و دەستەبەرکردنی ئازادی و مافی چارەی خۆنووسین بە شێوەیەکی ئاسانتر و زیانێکی کەمتر مسۆگەر دەبێت. خەڵکی کوردستان بە پشتیوانیکردن لەم هێزە و بەشداریکردن لە چالاکیەکانیدا لە ڕاستریە بەرگریان لە کەرامەتی ئینسانی خۆیان کردووە. هەزاران کەس بەشێک لە باشترین ساڵەکانی تەمەنیان لە ڕیزەکانی ئەم هێزەدا بەسەر بردووەوە بە حەق شانازی بە ڕابردووی خۆیان دەکەن. ژمارەیەکی زۆر ئینسانی کۆمونیست و کەسایەتی خۆشناو و ناسراوی خەڵکی کوردستان کە ئاواتی ڕزگاربوونی خەڵک لە ستەم و چەوسانەوە و کاری کرێگرتیان لە دڵدا بوو، لە ڕیزەکانی ئەم هێزەدا گیانی عەزیزیان بەخت کردووە. ئەگەرچی زیاتر لە 2 دەیەیە، ئەم هێزە کە لەلایەن کۆمەڵی کۆمونیستەوە ڕێبەرایەتی دەکرێت بەپێی سیاسەتێکی ڕاگەیەنراو، هیچ چالاکیەکی نظامی لە دژی هێزەکانی کۆماری ئیسلامی ئەنجام نەداوە، بەڵام پێگەی خەباتی چەکداری و بەرخۆدان و شەرقیەتی لە چوارچێوەی مافی بەرگری ڕەوادا هەرگیز لە ئەستراتیژی ئێمەدا نەچوەتە ژێر پرسیارەوە. واقعیەتەوەیە کە خەباتی چەکداری بە لەشکر هێزەکانی ڕژیمی ئیسلامی بەسەر خەڵکی کوردستان سەپێنرا. خەڵکی کوردستان ئازادیان دەویست و لەبەر ئەوەی بڕیاریاندا بوو بەرگری لەو دەستکەوتانە بکەن
کە لە کاتی ڕوخانی ڕژیمی شادا بەدەستیان هێنابوو ناچار بوون چەک هەڵبگرن. بەرگریکردن لەو ئازادیە بەبێ فیداکاری و قوربانیدان ممکن نەبوو. ئەوان پەنایان بۆ توندوتیژی نەبرد، بەڵکو دژی توندوتیژی وەستان و بەرگریان لە کرامەتی ئینسانی خۆیان کرد. کاتێک پاشەکشیەکان بەهێزەکانی ڕژیم کرد و جارێکی دیکە کوردستانیان لەژێر دەسەڵاتی ڕژیمی سەرکوتکەر ڕزگار کرد، لە زۆر شوێنی کوردستان نمونەگەلێکی بە نرخیان لە شێوازی ژیانی مەدەنی و هەروەها کەشوهەوای دموکراتیک ئەزمون کرد. بە بۆنەی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەوە یادی هاوڕێ سەعید موعینی ناسرا و بەخانە یەکەم پێشمەرگە و یەکەم گیان بەخکردووی کۆمەڵا کە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵا بۆ ڕێزلێنان لە یاد و بەیرۆری و ڕۆژی گیان بەخکردنی ئەو ئازیزە ناونەراوە و هەروەها یادی هەزاران تێکۆشەر و مرۆڤی شەریف کە لە مەیدانە جۆراوجۆرەکانی خەباتدا لە دژی یەکێک لە جنایەتکارترین و کۆنەپەرستترین دیکتاتۆرەکانی ئەم سەردەمە گیانیان بەخت کردووە بەرز و بەڕێز ڕادەگرین و سڵاو دەنێرین بۆ بنەماڵە سەر بەرز و خۆڕاگرەکانیان. کۆمیتەی ناوەندی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێران 30 جۆزەردانی 1404. زۆر سپاس لە هاوڕێ گوڵناس گوڵمحەممەدی بۆ پێشکەشکردنی پەیامەکان. هەنگاوەکانم بەردەوامە و پێڵاوە قوڕین و ڕزیوەکانم تو لە ڕێگاکان دەپێون. ئەسرینی چاوە پڕ حەسرەتەکەی دایکم جۆگەلەی بەستووە و ئومێدی باڵا بەرزم و ڕوانینم بۆ ئاسۆکان دەستیان لە دەستی هەورناوە. کام چیا و کام جۆگەلە و کام تەلبەندی پڕبرینە بێنە و بیان هێنە گوێ و بپرسە لێیان. چەند شەو لە دامێنیان ئارەقەی ماندوویەتیمان سڕیوە، چەند بەرەبەیان لەسەر چاوەی ئاوەکانیان قومقمەکانمان تێر ئاو کردووە و ڕۆژ باشمان لە دار و گەڵای بێنازی ژێر سەرمان کردووە. چەند چرکە و ساعات و ڕۆژ و شەوەکان چەک لە شان و باوەڕ بەخۆ لە ژێر بەرد و کونەتارەکان دەنگمان پێکەوە هاواری ڕزگاریمان خۆشاندووە. ئێوازانن ئەو ڕۆژانە تاسە و دووری ئازیزانمان لە گەروماندا هەوڵی خنکانیان دەداین و خوێنی جەستەی هاوسەنگەرانمان و خاوبوونەوەی هەناسەکانیان خەمی قوڵیان لە دڵماندا داخنی. ئەزانن کە شەو و ڕۆژمان دەست لە ملیەک چاو لە ڕێ ڕۆژانێک بووین، من و تۆ و ئەو، ئێمە و ئێوە و ئەوان و هەمووان لە چیا و دۆڵ و شارەکان و کۆڵان و ئوردوگاکان هیواکانمان بکەینە گوڵدانی ناخمان و بیدەینە بەرۆکی یەخەی هەر چەپکە گوڵێک و کاروان بینێرین بۆ حەوشەی ماڵی هەموو دایکێک و موژدەی سەرکەوتن لە ملیان گرێ بدەین و پێیان بڵێین موژدەتان لێبێ کوڕ و کیژۆڵەکانتان شان بە شانی یەکتر دەست لە دەستی یەک گەروی پڕ هاواریان لە یەک ناوە و بەهێزی باوەڕیان سنوورەکان دەبڕن و هەنگاوەکانیان شێلگیرانەتر لە هەمیشەن. بەڵێ ئێمە چیا و دۆڵ و جەستە ماندووەکانین، ئێمە پۆستی نیگابانەکانین، ئێمە کونەتارە و شەڕی 24 ڕۆژەکانین، ئێمە جامانە و ئاگرەکانی شاهۆ و نەکەڕۆزەکانین، ئێمە بەفری زستان و گڕەی بڵێسەی هاوینەکانین، ئێمە سیم خارداری ئوردوگاکان و نانە وشکەی گیرفانەکانین، ئێمە پێشمەرگەی کۆمەڵین و ئێمە سیویەکی جۆزەردانین. داوا دەکەین لە هاوڕێ ئومید بێت بۆ پێشکەشکردنی سرودەکەی کە ئامادەی کردووە. تکایە فەرموو. پەیمانم داوە بۆ کوردستانە بە خاک و خۆڵیە و نیشتمانە هەبێ بکەوم لە نێو سەنگەردا هەبێ بکەوم لە نێو سەنگەردا خۆڵە مێژ برژێ بەسەر جەستەما
خوێناوی جەستم بەچاو ببینم خوێناوی جەستم بەچاو ببینم سرم شۆر نەکەم ئاخ لە ئاوز دوژمنم هەر پێش بەرگە بم شەرتە تاو مردن سرم شۆر نەکەم ئاخ لە ئاوستی دوژمن هۆکاکی پێشمەرگە شۆڕژگێری قارەمان هۆکاکی پێشمەرگە شۆڕژگێری قارەمان ناوی پیرۆزی تۆیە بۆتە وێردی سەرێزبان ناوی پیرۆزی تۆیە بۆتە وێردی سەرێزبان بۆتە وێردی سەرێزبان تۆ لە گیان و دەرۆنی چەند ساکە ناژی تۆ لە گیان و دەرۆنی چەند ساکە ناژی هەمیشە ڕێچەک و بڕۆکردگەر و کەژی هەمیشە ڕێچەک و بڕۆستەنگەر و کەژی هۆژنی پێشمەرگە شۆڕژگێری قارەمان هۆژنی پێشمەرگە شۆڕژگێری قارەمان ناوی پیرۆزی ئێوە بۆتە وێردی سەرێزبان ناوی پیرۆزی ئێوە بۆتە وێردی سەرێزبان بۆتە وێردی سەرێزبان برسەتی و ڕەنج کێشانت بۆتە پیشەی چەند ساڵە برسەتی و ڕەنج کێشانت بۆتە پیشەی چەند ساڵە دێڵکەن خەباتکەین دژی ئەو ژینەتاوە ئەبێ ئەڵکەن خەباتکەین دژی ئەو ژینەتاوە هۆکاکی پێشمەرگە شۆڕژگێری قارەمان هۆکاکی پێشمەرگە شۆڕژگێری قارەمان ناوی پیرۆزی تۆیە بۆتە وێردی سەرێزبان ناوی پیرۆزی تۆیە بۆتە وێردی سەرێزبان بۆتە وێردی سەرێزبان بیرو بڕوات فەنگت مای خۆڕاگرێتنا بیرو بڕوات فەنگت مای خۆڕاگرێتنا بەردەوامی لە خەبات نیشانەی سەرکەوتنا بەردەوامی لە خەبات نیشانەی سەرکەوتنا هۆکاکی پێشمەرگە شۆڕژگێری قارەمان هۆژنی پێشمەرگە شۆڕژگێری قارەمان ناوی پیرۆزی ئێوە بۆتە وێردی سەرێزبان ناوی پیرۆزی ئێوە بۆتە وێردی سەرێزبان بۆتە وێردی سەرێزبان ژینی کۆشک و تەلاورت بن بەردوو ناوچیە ژینی کۆشک و تەلاورت بن بەردوو ناوچیە ئەوەی ناوی سامانە شک نابەی لەم دنیایە ئەوەی ناوی سامانە شک نابەی لەم دنیایە هۆکاکی پێشمەرگە شۆڕژگێری قارەمان هۆژنی پێشمەرگە شۆڕژگێری قارەمان ناوی پیرۆزی ئێوە بۆتە وێردی سەرێزبان ناوی پیرۆزی ئێوە بۆتە وێردی سەرێزبان بۆتە وێردی سەرێزبان پیرۆستان بێ و پێشکەشتان بێ هیوادارم هەرچی زووتر ڕژیمی دیکتاتۆری کۆماری ئیسلامی بڕوخێت و ساڵی داهاتوو ئەم جەژنە لە شاری سنەی قارەمان بگرین هەر بژین. زۆر سپاس لە هاوڕێ ئومید دەوڵەتی بۆ پێشکەشکردنی سرودەکەی. کۆتایی بەرنامەکەمان بە شێعرێکە لە هاوڕێ عەزیزمان هاوڕێ زانا سایدزادە. هەرگیز مەڵێ کە تۆ نادۆزمەوە ئەی بە هەناسەی نیشتمان پەروەردە ئێوارەیەک لە زەردەی خۆراوابوون چاو ببڕە تێکەڵی ئاسمانی سوور و لووتکەی شاخەکان ئێوارەیەک دێمەوە لە باریکە ڕێگاکای جارانمەوە نامۆ نامبینی ئێستاش هەر ئەو جلە خاکیم لە بەرەکە تەپ و تۆزی هەموو خاکی منی لەگەڵا ئێستاش هەرەو چەکەم لە شانە کە نرکەی فیشەکەکانی شەو هەژێنی دوژمنانە هەرگیز مەڵێ کە تۆ نادۆزمەوە ئەوە تا من ماسێکم لە ناو زرێبار ئاسکێکم بە شاخی هەورامان من بۆ خۆم ئاویێرم نەکەرۆزم من ئێستاش
هەر دکتۆر جەعفەرەکەی نەک هەر بۆکان هەموو هۆزم من ئاگرم ئاڵام سوورم وەکو نەورۆز من سرودم گۆرانیم شێعرێکم بە سۆز دەستی کرێکار داسی جوتیار من ئازادیم یاخیم لە دەستەمۆیی و بڕیار هەرگیز مەڵێ تۆ نادۆزمەوە ئێستاش خوێنی من لە ورمێ دەچۆڕێت لە سیروان شەپۆل ئەدات ئێستاش دیوارەکانی مەهابات باوەش بە لەشما ئەکات بەڵام من نەمردوم گەردەلوولم و تۆفان هێزێکم بۆ ئازادی ژیان و ئینسان من ئاواتی چینێکی بێبەشم من کۆمەڵەم و بە خەباتی خۆم دڵگەشم حەزیزان وێرای سپاس بۆ بەشداریتان لەو مەراسمەدا جارێکی دیکە ئەم ڕۆژە مەزنە مێژوویە لە هەموو لایەکتان پیرۆزباییەکەین و سڵاو و درود دەنێرین بۆ هەموو بنەماڵەی گیانبەخت کردوان و زیندانیانی سیاسی هەروەها دەستی وەفاداری ئێوە پێشمەرگە خۆشەویست و فیداکارەکانی کۆمەڵە دەگوشین بۆ بەرزشەکاوە ڕاگرتنی ئاڵای سووری زەحمەتکێشان و کرێکاران بژی هێزی پێشمەرگەی کۆمەڵە سڵاوی گەرمی دڵی
مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە سەڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە ئاگری شۆڕشمان دوژمنی ترسان هێرشی هێنا بۆ سەر کوردستان پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵان لەشکرێکی ئاتەشی سووری کرێکاران منیش بەنوەبەی خۆم پیرۆزبایی ئەم ڕۆژە پیرۆزە و شکۆدارە لە هەموو بنەماڵەی سەربەرزی گیانبەخشدوان و هەموو زیندانیانی سیاسی و هەموو تێکۆشەران لە گۆڕەپانەکانی خەباتدا پیرۆزبایی یەکەم و هیوا و موژدەی دڵخۆشیان پێدەم کە خەریکە شۆڕشەکەمان سەر ئەکەوێت و باڵای نگریسی کۆماری ئیسلامی خەریکە لەسەر و لە خواردا ئەڕمێت و بۆ هیوایی کە ئێمەش ڕۆژە لە ڕۆژان لەسەر ڕووخاوەکانی کۆماری ئیسلامی جەژنی سەرکەوتن و حاکمیەتی کرێکاران ڕابگەێنین هەر بژین و سەرکەوتوو بن ئەم ڕۆژە لە ئێوەی ئازیزیش پیرۆز بێت. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە سەڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە منیش هەر لێرەوە پیرۆزبایی سیویەکی جۆزەردان لە بنەماڵەی شەهیدان لە زیندانیانی سیاسی دەکەم و بە هیوای ئەو ڕۆژە کە گشتمان بە ئازادی بچینەوە بۆ ئێران ساڵێکی دی سیویەکی جۆزەردان لە ئێرانێکی ئازادە جەشن بگرین. بازم پیرۆز بە سیویەکی جۆزەردان. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە سەڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە لەلایەن خۆمەوە وەکو پێشمەرگەی کۆمەڵە پیرۆزبایی سیویەکی جۆزەردان لە بنەماڵەی شەهیدەکان و تایبەت تەواو خەڵکی بە شەرەف و شۆڕژگەری کوردستان و ئێرانەکەم. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە سەڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە. ئەگەر لە سەرەتاوە چاوێک لە مێژووی کۆمەڵە بکەین سەرهەڵدانی شۆڕشی گەلان هێزێکی بەبیر و بۆچوون و تایبەتمەندێکی نوێ هێزێکی خۆنەویست هێزێکی پاڵپشتی و بۆکانی کرێکاران و جوتیاران ئەو هێزە هێزی پێشمەرگەی کۆمەڵە بوو ئەو هێزە هێزی پێشمەرگەی کۆمەڵە بوو کە شان بەشانی جوتیاران یارمەتیدەری خەڵکی زەحمەتکێشی کوردستان بوو. بە نۆبەتی خۆم لە ڕۆژی سیویەکی جۆزەردان پیرۆزبایی سیویەکی جۆزەردان ئەەکەم لە هەموو کادر و پێشمەرگە و قارەمانەکانی کۆمەڵە و پیرۆز بێت سیویەکی جۆزەردان. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە سەڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە. سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەکانی کۆمەڵە لە هەموو بنەماڵەی گیانبەخت کردووانی پێشمەرگەکانی کۆمەڵە پیرۆز بێت. سیویەکی جۆزەردان لە تووە پێشمەرگەکان کۆمەڵە تەبریکێژم لە زیندانیان سیاسی لە خانوادەی شەهیدان پیرۆزبایی یەکەم. یەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە هەموو بنەماڵی گیانبەخت کردووەکان بە تایبەت ئازادی خوازەکان پیرۆز بێ. ئومیدوارم بگەین بە تەواو ئامانجەکانمان.
سەڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە سەڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە پیرۆز بێت لە هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە بەتایبەت لە زیندانیانی سیاسی بنەماڵە گیان بەخت کردووەکان ئاواتەخوازم بگەین بە ئامانجەکانمان. سویەکی جۆزەردان بە تۆ و بنەماڵی پێشمەرگانی کۆمەڵە پیرۆزبایی یەکەم و هیوادارم بە ئامانجەکانمان بگەین. منیش وەکو پێشمەرگەی کۆمەڵە پیرۆزبایی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە تەواوی هاوڕێیانی پێشمەرگە هۆگران و لایەنگرانی ئازادی و ڕێگای سوسیالیزمەکە. سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە هەموو پێشمەرگەکان و بنەماڵە گیان بەختکردووەکان پیرۆز بێت. سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگانی کۆمەڵە لە هەموو پێشمەرگانی کۆمەڵە پیرۆزبایی یەکەم. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە سەڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی